سەرباری دەوڵەمەندی شارەکە بۆ ژێرخانە ئەبووری کە هەیەتی بایەخ و گرنگی بە ژینگەی کەرکووک نەدراوە. پسپۆڕێکی بواری ژینگە لەم شارە دەڵێ ئەو فرامۆشکردنی ژینگە لە کەرکووک بەخۆیەوە بینیوە سەرچاوێک بووە بۆ سەرهەڵدانی چەندین کێشە و کارەساتی ژینگەی ئەو کارگانە یاخود ئەو معمەلانە یاخود مەسەلەن پاشەڕۆی خاشاکی با بڵێن خەستەخانەکان زۆر شت دەگرێتەوە یاخود لە سەیارەکان ینی زۆرە هۆکارەکانی ئەوانە با بڵێن قانونێکی بۆ دانەندرێەوە سەیتەڕەی لەسەر نەکرێت وەکو قەڵغانێ ببێ بەرامبەر بەوانە ڕێژەی پیسبوون زۆر زیادەکە لە شاری کەرکووکە. بە فعلێەوە ئەگەری نەخۆشی شێرپەنجە زۆرە و لە توێژینەوەکان کە کراوە توشببوونی نەخۆشی شێرپەنجە تقریبان 2 بۆ 3 نەفەر ڕۆژانە تووشە بن کە شێرپەنجەی پێی دەڵێن سینە دەبێ هین خوێن دەبێ و ئەوانش هۆکاری ئەوانەیە کە با بڵێن ئەو کارگانە یاخود ئەو معمەلانە یاخود ئەو هۆکارانەی کە ژینگە پیس دەکەن زیاتر دەکەن و کەمی ناکەنەوە. شارەزایکی ژینگەش لە کەرکووک پێی وایە کۆمەڵێک ڕێگا هەندەکرێ بژیرێتە بەر بۆ کەمکردنەوەی ئاستەوارەکانی ژینگە لە کەرکووک ژینگەیەکی بەداخەوە زۆر پیسە بەهۆی یەک شەریکەی نەوتەوە کە ئەو هەموو غازاتانە ئەسووتێت و ئەچێتە ئاسمان هەمووی هەڵەمژین و هیچ خێرێکمان لێ نەبینیوە. دانیشتوانی کەرکووک ئەتوانین ئێمە لە ڕێی دیزاینەوە هەندێک شت بکەین کە غازات زۆر کەم بکەینە ئاسمانەوە بۆ ئەوی ژینگەکەمان زۆر پاکتر بێت. دووەم شتش لە ناحیەی سەوزایی لە ناو شارە شتێکی زۆر گرینگە چەندێک سەوزایی زۆر بێت ئەوەندە ئێمە چ ڕادەی شێ زیادەکەین لە ناو شارەکەیە چ نسبەی غازی دووەم ئۆکسیدی کاربۆن کەمەکەین و ئۆکسجین زیادەکەین. ئەولانی کەرکووک زیاد دەکاتەوە لە شارەکانی تر کەمی ڕێژەی سەوزاییە لە شارەکەدا کە بە پێی ئامادەی ڕێکخراوەکان ڕووبەری سەوزایی لەم شارە لە سەدایەکیشی تێنەپەڕاندووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.